هەفتە بازاڕی چێڵگەی کوردستان پرۆژەیەکی گەشت و کاڵیە کاتێدا بایەخ بە بواری کشت و کاڵ و گەشتیاری دراوە و ئەم چێڵگەیەش دەکەوێتە پارێزگای هەڵەبجە کە لە ڕووبەرێکی بەرفراوانی ئاوداریدا جێبەجێ کراوە و خەڵکی لە زۆربەی وەرزەکاندا ڕووی لێکەن بەتایبەت لە وەرزی بەهاران. خاوەنی چێڵگەی کوردستان حامد ئیسماعیل بەم شێوەیە بۆ کەناڵی بیکەیفۆر دووە. من حامد ئیسماعیل خاوەنی کێڵگەی کوردستان بۆ بەرهەمە ناوازەکان. ئەم کێڵگەیە پێگاتووە لە کێڵگەیەکی کشت و کاڵی گەشتیاری کە ئێستا یەکەمین پرۆژەی گەشت و کاڵ لەسەر ئاستی عێراق و یەکەمین پرۆژەی هەفتە بازاری کشت و کاڵی لەسەر ئاستی عێراق. زیاتر لە 120 بەرهەمی کشت و کاڵی لەم کێڵگەیە نمایش دەکرێتەوە گەشتیاران یان ئەم کێڵگە بەدەستی خۆیان بەرهەمەکان لێ دەکەنەوە. سوپاس بۆ خوا کە توانیومانە پێگەیەکی زۆر بتە و لەناو کۆمەڵگەدا دروست بکەینەوە توانیومانە چەندین کەسایەتی و چەندین خۆشەویستی ئەم وڵاتە سەردانی ئەم کێڵگە بکەن لە ئەم چەند ساڵەی پێشوودا کە ئەم کێڵگە کراوەتەوە بۆ ئەمڕۆ هونەرمەندی خۆشەویستی گەلەکەمان مامۆستا عەدنان کەریم سەردانی کردین و ڕۆژانە چەندین کەسایەتی کەی ئەم وڵاتەوە دەرەوەی وڵات سەردانی کێڵگەی کوردستانەکەن بەهۆی ئەو کرانەوەی بەڕووی هاوڵاتیان و هاونیشتیەمانانی خۆشەویستدا. ساڵانە خەڵکێکی زۆر ڕوو لەم کێڵگەیە دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بەدەزێنانی پێداویستیەکانیان لە نێویشاندا سەرجەمچین و توێژەکانیان بەتایبەت ڕۆشنبیران و هونەرمەندان. هونەرمەند عەدنان کەریم کە لە سەردانیشیدا ڕووی لەم کێڵگەیە کردبوو بۆ کەناڵی بیکەیفۆر بەم شێوەیە دووە. وەڵا من بەدڵ ئەڵێم دەست خۆش بێ کاکە حامید لەش ساق بیت تەندروست باش بیت. ئەمە جوانترین پرۆژەیەکی جوانە کە مرۆڤی کورد کە ئینسانی کورد کۆ بکاتەوە کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی ڕۆحی بە خاچی خۆیەوە هەبێ بە کوشت و کاڵیەوە هەبێ بزانێت کە ناوچەی شارە زۆر چ خاشێکی دەوڵەمەندە چ خاشێکی بەپیتە. ئەمە بۆ من بەڕاستی جێگای سەرسوڕمانە کە گەشتیار بێت بتوانێت خۆی ئەو شتێک کە ئەو بەرهەمەی کە هەیەی بەدەستی خۆی لی بکاتەوە بیکڕێت ئەو پەیوەندیە دروست ببێت. چونکە ئەمە تقریباً من لە ئەوروپا بینیومە کە زۆر کەس دەچنە خۆیان باوەڵێن شت لێ ئەکەنەوە و دوایی ئەچن ئەیکڕن بەو شێوازە ئەنی هەستەکەی هەستی مرۆڤ بە خاکەوە. ئەوە زۆر گرنگە. من هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، هیوادارم نمونەیان زۆر بێت، کوردستان هەر ئاوادان بێت، کوردستان بەو پرۆژە جوانانەوە ئاوادان بێ، ئیتر ئینسانی کوردیشەوە نەبیر لە نەوت نەکاتەوە، بیر لە خاک کاتەوە، بیر لە کوشت و کاڵ کاتەوە. چونکە کوشت و کاڵە کە ژیانی مرۆڤ جوانەکە، کوشت و کاڵە کە تەمەنی مرۆڤ جوانەکە، کوشت و کاڵە کە تەندروستی مرۆڤ جوانەکە، سروشتە کە کاریگەری تەواوی هەیە بەسەر بوونی مرۆڤەوە. بوونی خاک ئەوەندەی تر مرۆڤ پەیوەستەکە بە خاکی خۆی و ناسنامەی نەتەوایەتی خۆی بەهێزەکە. شایانی باسە لە نێو ئەم پرۆژەیەدا بایەخێکی بەرفراوان دراوە بە بواری گەشتیاری و ڕۆشنبیری و هونەری بە جۆرێک لەلایەن هونەرمەندی پەیکەرساز کاوەنووری هەستاوە بە دروستکردنەوەی ماڵی وەسمان پاشای جافو، کتێبخانەی ڕۆشنبیری و دیواربەندی نەمران، کاتێدا ئەرشیفێکی دەوڵەمەندی کللتوری و ڕۆشنبیری و هونەری لەخۆ گرتووە. لەم بارەیەوە هونەرمەند کاوەنووری بۆ کەناڵی بیکەیفۆر دووە. بەخێر بن. ئێرە کێڵگەی کوردستانە بەڕاستی هاوکشان بە بوارە کشت و کاڵێکە، بوارە ڕۆشنبیری و هونەریەکە و بوارە کللتوریەکەش لێرە بوونی هەیە. ئێمە وەک سەرەتای ئەم کێڵگەیە لە دوای ئەوەی کە پرۆژەی گەشت و کاڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کرا، لێرەوە بەشێکی تایبەت بە بوارە ڕۆشنبیریەکە ئەویش دروستکردنەوەی ماڵی وەسمان پاشای جاف بوو. ئەممان دروست کرد وەکو سەرەتا. دواتر بواری کتێبخانە و ڕێزێنان لە هەندێک لە کەسایەتەکانی تری هەڵەبجە کە ئەوانەی بەتایبەت کۆچی دواییان کردووە. دیواربەندیەکمان دروست کردو، ئەویش پێکاتوە لە 37 کەسایەتی کە ئاماژەیە بۆ تەمەنی شاعری کۆچ کردو ئەحمەد موختار بەیجاف کە ئەتوانین بڵێن بوارە شاعریەکە و کەسێتیشی بەهێزی لەو سەردەمی خۆیدا بۆ وەکو ڕێزێنانێک بۆ کەسایەتیە بۆ ئەو شاعیرە. ئەو دیواربەندیمان بناوی ئەوە کردووە بە ناوی تەمەنی ئەوە کە ئەو کەسایەتیانش لەم بوارە لەم سنوورە لەم دەڤەرا ژیاون کاتی خۆی و خزمەتیشان بە بوارە جیاوازەکان کردو. ئێمە هەر یەکەی وێنەیەکیان نەخینە ناو ئەو دیواربەندی. ئەوش بەشێک
بەشێکی ترە لە چێلگەی کوردستان کە لە داهاتوویشی نزیکە ئاویشتەوە بێەوە کتێبخانەی ماڵی وەسمان پاشاویش کتێبخانەیەکی گەنجینەیە کە کۆمەڵێک سەرچاوی مێژووی و ڕۆشنبیری و هوەری و فەرهەنگی لە خۆگرێت وەک سەرچاوەیەک کە گەشتیار ڕوو لێرە کاتوانێت کتێب بخوێنێتەوە توانێت وێنە بگرێت توانێت چۆنەڵێ جۆرێک لە ئیسراحەت و ئارامی لێرە بەسەربەرێت دوجارێش بەرهەم بەروبوومی کشتتوکاڵی بکڕێت و چەندێ بێوێت توانێت لەم چێلگەیە بمێنێتەوە لەم هەفتە بازاڕە بمێنێتەوە. لەبەر گرنگی و فراوانی پرۆژەکە ڕۆژانە چەندین خوێندکاری ماستەر و دکتۆرا و قوتابخانە و باخچە و تا دەگاتە زانکۆکان لە بواری کشتتوکاڵی ڕوو لەم چێلگەیە دەکەن و با سوودوەرگرتن لە بواری کشتتوکاڵی لەم نێوەندەشدا ڕێبەند عەدنان کە یەکێک بوو لەو خوێندکارانی بۆ تەواوکردنی ماستەرنامەکەی ڕووی لە چێلگەی کوردستان کردبوو بەم شێوەیە بۆ کەناڵی بیکەی فۆردووە. سپاس مناوم ڕێبەندە تەلەبەی جامعی کشتتوکاڵی سلێمانیم بەشی بەخداری اینجا هاتوومە بۆ ئێرە بەحسەکەم بکەم لە کوردستانە پێم وایە تۆی کۆنی کوردی نامێنێت لە داهاتووە ئەمێ چەند پرسیارێکم لەگەڵ چەند دووچاری کوردستانە بزانم چەند تۆی کۆن ماوە و چۆن پارێزگاریکەین و ئیشەکە بکرێت. شایانی باسە پاش سەردانی سەرجەم ئەو کەس و لایەنانەی ڕوو لە چێلگە و هەفتە بازاڕی چێلگەی کوردستان دەکەن بە نووسینی یاداشتێک کۆتایی بە سەردانەکانیان دێنن.